بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای دنیا دیکۆر، ئەتڵاس ئەسیل، گروپی کۆمپانیاکانی نوێکار. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. دوای 58 ڕۆژ لە شەڕ و پێکدادان سوپای تورکیا و هاوپەیمانەکانی چوونە ناوەندی شاری عفرین لە کانتۆنی عفرین لە ڕۆژاوای کوردستان. هێزەکانی یەپەگەش ئاماژە بەوە دەکەن لە مەودووە شەڕی پارتیزانی دژ بە تورکیا لە کانتۆنی عفرین بەڕێوە دەبن. بە میواندارێک لە بەڕێزان لە هەولێرەوە مەسعود عەبدولخالق سەرۆکی دەستگای ستاندارد بۆ توێژنەوە و ڕاگەاندن لە سلێمانی شۆ دکتۆر ئومێد ڕەفیق سەرۆکی سنتەری لێکۆڵینەوەی ئایندەیی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. هێرش و داگیرکاری سوپای تورکیا لە عفرین 58 ڕۆژی تێپەڕان. لە ئێوارەی ڕۆژی شەمەوە سوپای تورکیا و گروپە سووریا هاوپەیمانەکانی بە پاڵپشتی تۆپخانە و فڕۆکە جەنگیەکان هێرشی بەرفراوانیان کردە سەر شاری عفرین. میدیاکانی نزیک لە یەپەگە ڕایگەیاند دەیان فڕۆکە و سەدان تانک و تۆپ بە بەردەوامی بەردومانی ناوشاری عفرینیان کردووە. هەروە هەزاران سەربازی سوپای تورکیا و گروپە هاوپەیمانەکانی بەچەکی قورسەوە هێرشیان بۆ سەر شارەکە ئەنجام داوە. دوجار پاش 58 ڕۆژ بەرگری ناوەندی کانتۆنی عفرین داگیر کرا و شەڕڤانانی یەپەگە و زۆرینەی هاوڵاتیان شارەکەیان چۆڵ کرد. بەپێی ئەو گرتە ڤیدیۆیانەی بڵاو بوونەتەوە کاولکارێکی گەورە لە شارەکەدا ڕوویداوە و زۆرینەی بینە و ماڵ و بازاڕەکان زیانی گەورەیان پێگەیشتووە. یەپەگە لە بارەی شەڕەکەەوە ڕایگەاندووە دایان سەربازی سوپای تورکیا و گروپەکانی هاوپەیمانی کوژراون و ژمارەیەکیش بە دیلگیراون، بەڵام ژمارەی شەڕڤانە کوژراوەکانی ئاشکرا نەکردووە. میدیاکانی نزیک لە یەپەگا ئاماژە بەوە دەکەن تەنها لە چەند کاتژمێرێکی کۆتایی شەڕی ناوشاری عفریندا زیاتر لە 250 وڵاتی مەدەنی کوژراون و سەدانی دیکەش بریندار بوون. پاش داگیرکردنی شاری عفرین ئیدارەی خۆبەڕێوەبەری کانتۆنی عفرین و بەرپرسانی یەپەگە کۆنگرێکی ڕۆژنەوانیان لە ناوچەی شەهبای عفرین ئەنجامدا. عوسمان شێخ عیسا ئەوسەرۆکی کانتۆنی عفرین ڕایگەیاند 58 ڕۆژە سوپای تورکیا و گروپە هاوپەیمانەکانی بە هەموو جۆرە چەکێک هێرش دەکەنە سەر عفرین، کۆمەڵگەی نێودەوڵەتیش بێدەنگە. وتیشی تورکیا دەیەوێت دیمۆگرافیای ناوچەکە بگۆڕێت و ئەوانیش بە هەموو توانایانەوە دژی دەوەستنەوە. ئاوسەرۆکی کانتۆنی عفرین جەختی لەوە کردەوە بەردەوام دەبن لە بەرگریکردن و تەنها بژاردەی بەردەمیان سەرکەوتنە. لەلایەکی دیکەوە ساڵح موسیم ئاوسەرۆکی پێشووی پێدە و بەرپرسی پەیوەندەکانی دەرەوەی تەفدەم لەبارەی عفرینەوە ڕایگەیاند کشانەوە بەمانای دۆڕانی جەنگ و واسێنان لە خەبات نایەت. موسیم جەختی لەوە کردەوە کە خەباتی گەلی کورد لە ڕۆژ ئاوای کوردستان دژی پیلانی نەخشە بۆ کێشراوی جینۆسایدکردن بەردەوام دەبێت. هەروەها پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە پەیامێکیدا کە بە بۆنەی نەورۆزەوە بڵاوی کردوێتەوە ڕایگەیاندووە کە شەڕڤانانی عفرین بە سەرکەوتووی ئەرکی خۆیان بەجێهێنا. پەکەکە دەڵێت هەموو شوێنێک دەکەنە عفرین و هەموو ڕۆژێک دەکەنە ڕۆژی بەرخودان. کۆما جڤاکێن کوردستان کەچەکەش ڕایگەیاندووە شەڕڤانانی عفرین بۆ پاراستنی شارەکە و گیانی هاوڵاتیان شارەکەیان چۆڵ کردووە، بەڵام شەڕ لە گوند و ناوچەکانی دەوروبەری بەردەوامە. ماوەی 2 مانگە سوپای تورکیا بە پشتیوانی گروپە سووریا هاوپەیمانەکانی هێرشی بەرفراوانی بۆ سەر کانتۆنی عفرین لە ڕۆژ ئاوای کوردستان دەست پێ کردووە. بە هۆشەوە تا ئێستا سەدان هاوڵاتی مەدەنی کوژراون، دەیان هەزاری دیکەش ئاوارە بوون. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان. مامۆستا مەسعود ئەگەر سەرتا بینە لای بەڕێستان، خۆتان ئاگادارن دوای 58 ڕۆژ لە شەڕ و پێکدادان ئەمڕۆ سوپای تورکیا و هاوپەیمانەکانی چوونە ناو ناوەندی شاری عفرینەوە. خوێندنەوەی بەڕێستان بۆ دەست بە سەراگرتنی عفرین لەلایەن سوپای تورکیا و هاوپەیمانەکانی چییە؟ بەنای خوای گەورە و میهرەبان
خۆی لە پێشدا دەبی وەسفی ئەو وەزع بکەین کە تورکیا دەریخست کە گەورەترین دژمنی ڕقەمیەکە لە بۆ هەر چوار پارچەی کوردستان ئێستا لە یەک کاتدا لەشکرچێشی بۆ هەر سێ پارچەی کوردستان هەیە هەم لە کوردستانی باکوور هەم ڕۆژاوە هەم سەرو ینی ڕەنگاگە ئێران ڕێی پێبدابایە کوردستانی چوارەم و پێنجەمیشی دەکرد ینی ئەوە ماهیەتی تورکیا بوو کە قسم بەشێکی زۆری خەڵک پێ هەرخڕە تابنووە دەزانی ئەوە سوڵتانە ئەوە نازانم چیە ئێستا گەورەترین زاڵم دەرچووکە بەدەر لە خاچی کوردستانی خۆی ینی قبولی نییە کیانی کوردی لە هیچ شوێنێک دروستبی و لە ڕفراندۆمەکەش چاکتر دەرکەوتکە ماهیەتی تورکیا ئەوەی ڕوویدا لە ئەفرین ڕاستی ینی ئێستا پەیوەندی نێوان حرەکەی تەحەڕوری کوردی و داگیرکار وایە هەر ئەوەندە دەتوانرێت شەڕ بکرێت ئەو تەکنۆلۆژیایەکی گەورە و جێشێکی گەورە و نیزامی و فڕۆکەوەوە نزیکەی 2 مانگ شەڕ بەڕاستی قارەمانێتێکی زۆر گەورە بوو و ئەوەش دیارەکە ئەوەی ئەوڕۆ لە ئەفرین ڕوویدا لە ئەنجامی شەڕ نەبوو کشانەوە بوو مەجای شەڕ زۆر مایاش دەوروبەری ئەفرین شاخی گەورە هەیە ئێستا لە منطقەی شەهبە و گوندەکان کۆبووینەوە هێزەکان لە چیای سەمعە و شاخ و داخانە لێرە بەولاوە و قۆناغێکی نوێ دادبیت زۆرێک کۆتایی شەڕ نییە و تورکیا تووشی وەزعێکی نوێی هەم دەولی هەم ناو سووریا دەبی ئەوە کە لە گفتوگویەکان زیاتر باز دەکەین ینی وەکو برەی حەسم ئەوی پێی دەگوتری یەکلاکردنەوە نییە لە داهاتوودا وەزە زۆر دەگۆڕێ خۆی کاتی خۆشی ئێمە ئەو ڕۆژێک کە هەولێر گیرا و سلێمانی جرا و جێشی عێراق هات وەمانزانی تازە کۆتایی حرەکەی تەحەڕوری کوردیە لە کاتێک بینیمان لە دوایوی حرەکەی تەحەڕوری کوردی چەند گەشەی کرد ئەم پێم وایە لە سووریاشدا ئەوجا حرەکەی کوردی لە سووریا زۆر گەشە دەکا بۆعدی نێودەوڵەتی وەرەگری ئینشاءڵڵە قەراراتی نێودەوڵەتی باش دەبی پێویستی بە یارمەتی سووریا و یارمەتی ئەو لاولاش نامینی بەڵێ زۆر باشە بەڵام بۆچی کە بەڕێزت دەڵێ ڕەنگە لە گۆڕانکاری ئیقلیمیەکان لە بەرژەوەندی کووردا بەڵام ئێستا ئێمە دەبینین ئەمڕۆ بێدەنگێکی تەواو لە ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتیە بەرامبەر ئەوەی کە لە ئەفرین ڕوودەدات ڕاستە ئەنی ئەو بێدەنجیە تاڕادەیەکی زۆر ناخۆشە بەڵام ینی خەرچیمان زۆر بەوردی ئاگای لەوەی نییە کە منتیقەی ئەفرین لە دابەشەکانی کۆنگرەی ئێستانە بەبەر رووسیا کەوت رووسیا لەگە حرەکاتی تەحەڕوریانی هەڵوێستی لە بەرامبەر ئەو پێدەگوترێ بوهاری عەرەبی پێشتری حرەکەی کوردی دائیمەن وەکوبری هەڵوێستەکی مشەڕیفانە و جێی سەربەرزی نەبووە ئەوە لە بەرامبەر سەودایەکی زۆر گەورە لەگە تورکیا کردی بەڵام ئەو سەودایە دڵنیا بن شتی بە دووادادێت تازە تورکیا خۆی تووشی وەکوبری هەندێک قیودی رووسی کردی زۆر بە زەحمەت لێ دێتە دەرێەوە تورکیا و ئەردۆغان چکات هاوشێوی سەدام حوسێن بەوەندێ ڕناوەستی هەندێک هەنگاویت کە دەنێ زۆر مەترسیدارە ڕەنگە ڕوبەڕووی قوواتەکانی ئەمریکا بتەوە ئەو کاتی بە دڵنیاییەوە ڕۆژی کورددادێتەوە جارشکە من پێم وایە ئەوەی ئەرچی سەرشانی کوردستانی ڕۆژئاوا بوو زۆر بە باشی کردیتی و ئێستا نۆرەی ئەوەیە مەدانێکی سیاسی و دیبلۆماسی و تاڕاتەیەک هەندێک قەراراتی ئومەم متحیدە دێ بەڕێم لە چەند هەفتەی داهاتوو نۆرەی ئەوانە دێوە ئینشاڵڵە دەست بێت مامۆستا بەڵام هەندێک خەڵک ڕەنگە رەخنەی لەوە هەبێ ئەگەر مادەم پاشەکشێ دەکرا بووە لە سەرتاوە پاشەکشێنە دەکرا بۆی کە بەکەمترین زیان مەسەرەن لەو شەڕە کورد بێتە دەرەوە کە لە ئەفرین هەیە بۆچی پێشترانە دەکرا بەڕێی گفتوگۆ بەڕێی ڕێککەوتن بێت ئەمە چارەسەر بکرێت نەخۆی ئەو دەوڵەتە هیچ تەرەفەک نییە لە گفتوگۆ و لەوەوە داگیرکەر و درڕندەیەکە دێ لە دەوڵەتێکی تر یعنی ئەوە کاتی خۆیگە لە بیرمان بی داعش هێرشی کردە سەکۆبانی ئەردۆغان ڕۆژی جەژنیم گوێ گوت چەند ڕۆژکە کۆتایی بە کورد دێ و داعشێنی ئەو ئامادەیە جیرانەتی داعش بکە جیرانەتی نوسرە بکە جیرانەتی هەرچی تیرۆریستانی دنیا هەیە بکە بەس ئی کورد نەکە لەبەرەوەی ئەوە حیوار و ئەوە نییە ینی حیواری چی لەگەر دەکەی هێرشە و هێنایتی هەردەبی مقاومەی بکەی مقاومەکە باش بوو ینی 58 ڕۆژ زۆر باش ینی ئێستاما کەرکک و مەخمور و سنجاریش چەند ڕۆژێک چەند هەفتەکەەوە مقاومە بکرا باە خۆ هایلێ نەدەهات ینی دەبووە ینی ئێستا ئەو مقاومەی ئەوێ حسابی لە بۆ دەکرێت هەم لە ڕووی سایکۆلۆجی هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی قانونیشوە لە هەفتەی داهاتوو بەڕێی من مەفرەزە پارتیزانیەکان دەست پێ دەکەوە ئەم دڵنیە
ڕۆژێک ئەوها دیندار دەنیشینەوە احتیفالاتی ئەوەمان دەبی کە شەڕوانان دەستیان بەسە عەفرین داگرت دەستیان بەسەرەوە هێزەکانی تورکیا لە هەڵاتندا دەبێن بەس چەند ماوەیەکی دەوێتە ئەوانە ڕوودەدا. بەڵێ سپاس دەکەم مامۆستا گەر بچین لای کاک دکتۆرمێت کاک دکتۆر سپاس بۆ بەڕێزیشتان سەبارەت بە گرنگی عەفرین بۆ تورکیا بۆچی تورکیا هێرشی نەکردووە بۆ کانتۆنی جەزیرە بۆ کۆبانێت لە کاتێکە لەگەڵی هاوسورن بۆ سەرەتا هێرشی کرد بۆ عەفرین گرنگی لە ڕووی عەسکەری و لە ڕووی ئابووری و لە ڕووی وزەیە و بۆ تورکیا چییە؟ بەڵێ زۆر سپاس سڵاو بۆ میوانەکەشت ئەگەر یەک قسەیان لەسەر بکەین لە ڕووی سەربازیەوە بۆچی عەفرین ینی بژاردەی تورکیا عەفرینە تەمان ئێمە زانین پێشەوەی کە شەڕی یان لەشکرکێشی بە ناوی چڵە زەیتونەوە دەست پێ بکە لە مانگەکانی 12 و سەرەتاکانی مانگی 12 کە ئۆپراسیۆنێکی تر هەبوو بۆ ئەدلب و جەرابلوس و باب و ئەو ناوچەیە بە ناوی ئۆپراسیۆنی قەڵغانی فراد ئەو ئۆپراسیۆنێکی سەربازی بوو و تورکیا توانی سەرکەوتوو بێ لە دەست بە سەراگرتن و کۆنتڕۆڵکردنی و ناوچەیە بۆ تورکیا عەفرین لە ڕووی سەربازیەوە گرنگیەکەی ئەوەیە کە ئەو منتیقەیە کە ئەکەوێتە بەری ڕۆژئاوای ڕووباری فڕاتەوە هەم لە ڕووی مەزهەبیەوە هەم لە ڕووی قەومیەوە ئەو منتیقەیە توانێت درێژکراوەیەکی جیۆستراتیژی بێ بۆ تورکیاوە تورکیا بتوانێت ڕێگا لە با بڵین ئەو مەترسیانی کە پێوترێ مەترسی ئاسایشی نەتەوەیی لەسەر تورکیاوە لەسەر لایەنە قەومیەکەی بەری باڵین ناوەوەی تورکیا دروست دەکات و لەلایەکی ترەوە لە ڕووی جیۆستراتیژی و جیۆپۆڵیتیکیشەوە ئەو منتیقەیە خاڵی گەیاندنی هەرێمەکان و کانتۆنەکانی ڕۆژئاوای کوردستانە بە دەریای سپیناوە ڕاست بۆیە بۆ تورکیا گرتنی ئەو منتیقەیە وەکو گرتنی گەروی با بڵێن کوردستانی گەورەیە تورکیا لە ڕووی سەربازیەوە لە ڕووی جیۆپۆڵیتیکیەوە و منتیقەیە وەکو منتیقەیەکی حەیوی وایە بۆ کوردستانی گەورەش نەک تەنانەت بۆ کوردستانی ڕۆژئاوا بۆیە بە داگیرکردنی عەفرین ینی ئەتوانێ ئاسایشی نەتەوەی خۆی بۆ چەندەها ساڵی تر قایم کاوە تۆکمە بکە ئەگەر سەرکەوتوو بوو لە بە سەربازیکردنی ئەو ناوچەیە و لە ڕووی سیاسیشەوە بۆ تورکیا ئەتوانم بڵێم تورکیا لە دەرەنجامی ئەو ڕێکەوتنە هەرێمی و نێودەوڵەتیەی تەنانەت ناوخۆیی کە هەشە تورکیا ئەو دەستکەوتەی بەدەستکەوتووە کە بەری ڕۆژئاوای ڕووباری فڕات بەدەست بخاوە ئەگەر سەرکەوتوو بوو لەو پرۆسەیە هەموو ئەو ناوچانەی کە مەترسی لەسەر ئاسایشی نەتەوەی تورکیا دروستەکەن لە شنگال و لە قەندیل بتوانێت پرۆسە سەربازەکانی تریش ئەنجام بدا واتە لە ڕووی سیاسیەوە تورکیا توانیوێتی ئیتفاقیەکی هەرێمی نێودەوڵەتی کە ئەم کەسی براوە بێت واتە تەرەفی براوە لەم ئیتفاقیەیە تورکیا بێ بۆ تەسلیمکردنی ینی ناوچەیەکی حەیوی لە خاکی سووریا کە ئەتوانێت بۆ ماوەیەکی دوور و درێژ ئاسایشی نەتەوەی تورکیا دەستەبەر بکە بۆیە بۆ تورکیا ئەمە گرنگ بۆ هەروها لە ڕووی با بڵین لە ڕووی ئەوەوە کە ئاوارەیەکی زۆری عەرەبەکانی سووریا ئێستا لە تورکیا نیشتەجێن کە ژمارەیان لە 350,000 کەس زیاترە تورکیا ئەتوانێت ئەو ئاوارانە لە خاکی تورکیا بێنێتەوە بۆ ناوچەکانی عەفرین و ئەو ناوچەی ئیدلب و جەرابلوس و باب و هەتاکو عەزاز و ئەو منتیقەی ڕۆژئاوای بەری ڕۆژئاوای ڕووباری فڕات و لەوێ نیشتەجێیان بکە ئەتوانێت دوو ئامانجی سەرەکی بپێچێتەوە یەکێکیان ئەوەیە کە دیمۆگرافیای ئەو منتیقەیە ئەگۆڕێت و لەلایەکی ترەوە سوودێکی ئابووری گەورەشەکە بۆی کە ئەو ناوچەیە کات بە ناوچەیەکی ئابووری و هەروەها لە ڕووی وزەشەوە ئەو منتیقەی ڕۆژئاوای ڕووباری فڕات دەوڵەمەندە بە وزە بۆیە تورکیا ئەتوانێت ئیسفادەیەکی وزەیش بکات لەوەی کە دەستەبەری وزەی خۆی بکات لە ڕێگەی کۆنتڕۆڵکردن و دەست بە سەراگرتنی ئەو ناوچەیە کە دەوڵەمەندە بە وزە بەڵێ لەمە دوات تورکیا دەتوانێت ناوچەیەکی ئارام بۆ خۆی لەو لە عەفرین و لە منتقەی جەرابلوس دروست بکات کە پێشتر داواکاریکی سەرەکی تورکیا بوو لە ئەمریکا و رووسیا حەکیم خۆی ئەساسەن لە ڕووی با بڵین ئەو فکری کە ئێستا تورکیا
ئەو ئامانجی کە تووشیا هەیەی لەم ئۆپەراسیۆنە سەربازی و داگیرکاریی کە ئێستا دژ بە ڕۆژئاوای کوردستان کردوێتی لە ژێر دوو دروشمە ئەنجامی داوە. دروشمێکیان ئەوەیە کە منتقەیەکی ئەمنی دروستکا وەکو جەناب دامەژەت پێکرد کە بتوانێت خەتێکی ئەمنی دروستکە کە کاریگەری نەبێت لەسەر ئاسایشی ناوخۆی تورکیا. ئەوەی تر پێوتێت بیرۆکەی پارێزگاری واتە فکری حیمایە، ئەوەیە کە خەڵکی مەدەنی فکر بیرۆکەکە ئەوەیە کە خەڵکی مەدەنی ئەو ناوچەیە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسی و پارێزراو نین، بۆیە تورکیا بۆ ڕزگارکردنی خەڵکە مەدەنیەکانی ئەو ناوچەیە دەستێوەردانەکە و ئۆپراسیۆنی سەربازی ئەنجامەدا. بەڵام ڕاستیەکەی ئەم فکرەیەکی نامۆیە بە یاسای نێودەوڵەتی و یاسای نێودەوڵەتی تەنها ڕێگا بۆ دەوڵەتانە ئەدا کە لەسەر داوای دەوڵەتە ئەسلەکە کە سووریایە داوا بکرێت کە دەوڵەتیی تر تەداخول بکایان دەستێوەردان بکە. من پێم وایە ئەم ناوچەیە کە مەرامەکانی تورکیای ئەوێت یا بەدی بێنێ ڕەنگە بۆ ماوەی کاتی بتوانێت نفوزی خۆی و لە ڕووی سەربازیەوە لە ڕووی سیاسیەوە لە منتیقەیە گەورە بکە. بەڵام پێم وایە کاتیە و یەکێکە بێت لەو خاڵانەی لەو پلانانەی کە ڕاکێشانی دەسەڵاتی تورکیایە بۆ ناوچەیە کە دوایی گەڕانەوەی بۆ ئەو خاڵی کە لێوەی هاتووە قورس ئەبێ و ڕەنگە زەحیەکانی زۆر گەورە بن، بۆیان پێم وانیە بتوانێت لە ماوەی دوورمەودایە ئەوەی کە پێوتێت منتیقەی ئامن یان ناوچەی ئارام تورکیا سوودێکی وای لێ ببینێ بەو مانایی کە خەڵکی ئەستی ناوچەکەوانی کە دانیشتوانی ئەوێنجا هەر ناو نیشانێکە بێ ڕێگە نادەن و بەرگری بەردەوامە بێ بەرخۆدان بەردەوامە بێ دژ بە هەر دەسەڵاتێک کە بێ ئەو ناوچەیە دەوە دیموگرافیا و ناوچەیە بەڵێ. سپاس دەکەم. مامۆستا مەسعود سەبارەت بە پێشتر بەشێک لە هێزە شعبیەکانی ڕژێمی سووریا هاتن بۆ کانتۆنی ئەفرین بەپێی ڕێکەوتن لەگەڵ یەپەگە. بۆچی هاتنی ئەم هێزانە نەیتوانی هاوکێشەکە لە بەرژەوەندی کورد یەکلا بکات و ڕژێمی ئەسەد بۆچی پاڵپشتی تاوی هێزە کوردیەکانی نەکرد لە کاتێکە باز دەوە کە ڕێکەوتنیان هەیە بۆەوەی کە تورکیا ئەو ناوچەیە دەست بەسەردانەگرێت؟ کە سەودا هەیە لە سووریا ئەوەیە تورکیا لەگەڵ رووسیاوا ڕێککەوت کە ئەفرین لە کۆنگرێ ئستانە بەبەر رووسیا کەوت. تورکیا توانی لەگەڵ رووسیا ڕێککەوی کە ئەفرین بەو شێوازەی بەبێ کەسی بمێتەوە لە بەرامبەر غۆتە و ئەوانەی ئەنیەوە سەودایەکە ئەمریکا ئۆتێن وەکو بری معامەرەی دووەلی نیە ناتوانێ برین، بەڵام ئەوە وەکو ڕێککەوتنێکە لە نێوان رووسیا و سووریا و ئەوە لەبەرەوەی سووریا ڕەنگە تاڕادێ قازانجی، بەڵام کە غۆتەی دڵنیا بە سووریا ئەوەی کە لە ئەفرین دەگوزەرێ قبول ناکات چکەوە عیلاقی هەر تەنها بە سووریا نیە، بە ئێرانی شەیە، بە سعودیە شەیە، بە گۆڕانکاری شەرق الئەوسەد هەیە، چکە ئیشی تری گەورەیە لە پێش ئەردۆغانیە بە نیازە بیکە. بۆ ئەو هێزانەی نێردران ینی هێزێکی ڕەمزی بوون کە وەکو برێت سووریا بێوێ تەنها بە ڕەمزی برێ من دیفاع لە خاچقمەکەم لە لای یاپەکەش ئەوە بوو دەویست ئەو ناوەی لەسەر لا برێ کە برێ ئەوانە ئینفیساڵین و ینی چاوی لەوەی بۆ ئەو ئیتیهامە لاچێ و هەندێک دیفاعاتی جەویش پەیدا بکە، بەڵام پێدەچی زۆر موفق نەبوو لەو ئیشەیدا. بەڵێ ینی پێ دوای ڕژێمی سووریا بۆچی بۆ نمونە لە ڕووی ئاسمانیەوە یاخود هاوکاری ئەو تۆی هێزە کوردیەکانیە کرد ئەویش بەشێکە لەو ڕێکەوتنی کە تورکیا بێتە ناو خاکی ئەفرینەوە؟ ینی خۆی تورکیا ئێستا کەوتۆتە ژێر دەستی رووسیا. ڕاستی یعنی تورکیا لە ئێمە دەبی ئەوە ئاگدار بینم لەوەی ڕادڵنیامە تورکیا ئەو تەوازنەی نێوان رووسیا و ئەمریکای پێ ڕناگیرێ لە ناو سووریا، چکە رووسیا حەولی ئەوەی دەدا نفوزی ئەمریکا زۆر کەم کاتەوە، ئێرانیش لەگەر ئەوەی متتەفقە لەو ناحیەی و سووریاش بەخۆشی و ئەمریکاش ئەوەی دەزانی، بەڵام ئەمریکاش جێپێی خۆی باش قایم کردیە کورد لە سووریا ئێستا زیاتر لە 1000 کیلۆمەتری لە بەردەست، ینی ئەمە تەماشا نەکەینەوە تەنها ئەفرین و ئەفرین تۆزێک ینی جودا وەکو غەزەی فەڵەستین ینی لەناو قەوسەکدا بوو کە جودا بوو لە کانتۆنەکانی تر. ئەو مەجالە زۆر مایە، بۆیە تورکیا تقریبا جزئیان ڕێککەوتنەکی کردبوو کە لەگەڵ رووسیا
بەڵام رووسیا زۆری مەرز بەسەر تورکیادا دەسەپێنی لە بەرامبەردا ئەوەیە ئەوی لەوێ غۆتا لەوێش ئەفرین بەڵام لە داهاتوودا ئەری چ دەکا تورکیا چۆن ئەوەی دەپارێزی چۆن ئەو هێزەی هینایەتی هێزێکی هەمووی ناوی لە لیستی تیرۆرە ئەوان چ دەهینتە ناو ئەفرین ئەوانە هەموو ئیشی وانە قەنەعەتم نییە بتوانی لەگەڵ رووسیا هەتا سەری بیبە و لەو لایەش لە ناتۆدایە بەڵ بەس بۆ ڕازیبوونی رووسیا یعنی چی بوو بە دیاریکرای هۆکارەکەی کە رووسیا ڕازی و بۆنەوە تورکیا بێتە ئەفرین و ئەم ناوچەیە کە بەڕێز وتت بە پێی دانوستانەکانی ئاستانە کرا بە بەشێک لە درایە بە تورکیا لە بەرامبەر چی بە دیاریکرای رووسیا تورکیا چی بۆ بکات بۆ رووسیا دەزانی چۆنە ئەو پرسیاری لە دکتۆریش دکەم جێم لە جوابەکەی نەبوو بەڵام خۆی لە کۆنگرێ ئستانە تقریبان ناو سووریا دابەشی نفوز کرا یعنی چکە تەیرانە جموجۆلی ئەسکەریە جموجۆلی فەزائیە مەداری جیۆسی لەوێ ئیش دەکا ئەوانە تەقسیماتە کرا ئەو منطقە بدرا رووسیا شەرقی فرات ئەمریکایە شەرقی فرات ئەساسەکی تاریخیشی هەیە کاتی خۆشی لە سیڤەر مادەی 62 شەرقی فرات کرا حدودی کوردستان ئەوانە هەموو عیلاقی بەو مۆزوعی هەیە هەندێک ناوچە هەیە ئیران لێ هەندێک ناوچەیە سووریا بەخۆی لیتی ئەجار لەوێ ئەو منطقەی ئەفرین عایتی رووسیای بوو رووسیا کە دەستی لە بۆ شل کرد لە بۆ تورکیا لە مقابل ئەوەی کە تورکیاش ئەو هێزانەی لایەنگیرین لە غۆتا دەستیان لە بۆ شل بکە ئەوە وەکبری سەودایەک بوو و هەردوو لا سەرکەوتوو بوون بەڵام ئەوەی گرنگە ئەوەی خاچ خۆیتی سووریا لە غۆتە سەرکەوتوو دەبی لە دوای ئەوەی تەنگژەکی زۆر ڕوو لە تورکیا دەکات چونکە تورکیا ناتوانانی لە منطقەک بینێتەوە کە رووسیاشی لێە رووسیا نفوزی بەخۆت ناچارە دەبی بستە ژێر ئەوامیری پۆتین یعنی پۆتینیش ڕاستی دەیەوێت بەگشت ئەمریکایەوە بنێ ئەوانە هەموو لە داهاتوودا وا دەکە کە تورکیا لە وەزعی خەتەر دەبن بۆ دڵنیامەلەوەی کە ڕۆژێک دادی ئەوە دەبینین وا سەرکەوتنی گەورەی شەروانانە و ئەو ناوچەیە گیراوە و تەنانەت مژدەی ئەوەش دێدرێن ئەوە شاری ئەفریش پاکراوە لە سوپای تورکی و ئەو مرتەزەقە و جاشانە دڵنیام وای لێ دێتەوە بەڵێ سپاس دەکەم کاک دکتۆر ومێت ئەگە بگەڕێم و لای بەڕێزت باست لەو کە تورکیا ئێستا پلانی هەیە بۆ هێنانی ئاوەرە سووریەکان بۆ کانتۆنی ئەفرین لە خۆراوی کوردستانی نێو ناوچەیە لە مەترسی گۆڕینی دێموگرافیایی لەسەرە کە باز لەوەکە کە پێشتر ڕەنگە بەس ئەفرین ببێ کە ئەفرین وەکو پێویست بۆ نمونە لەلایەن ڕژێمی ئەسەدە و نەتوانرابێت تعریب بکرێت بەڵام ناوبڕێکمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕێمەوە لای بەڕێزت بەڵێ بینیرانی بەرز ناوبڕێک و دەگەڕێنە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بووە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق بۆ بەدیێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان لێوان لێو بووە لە خۆشیەکان
ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بوندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و بریقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی بخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆن خۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە، پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک دکتۆر ومێدەگە بگەڕێمەوە لای بەڕێزت پێشتر. بەڕێزت باست لەوە کرد کە ژمارێکی زۆر ئاوارەی سووری ئێستا لە تورکیا هەیە. ئایا مەترسیان هەیە کە ئەو ئاوارە سووریانە بگەڕێنرێنەوە لە ناو کانتۆنی عەفرین لە ڕۆژاوای کوردستان جێگیر بکرێتەوە مەترسی گۆڕینی دێموگرافیا هەیە و باسی لەوە دەکەی کە 1 ملیۆن کورد لە عەفرین هەیە، مەترسی ئاوارەبوونی ئەو کوردانەش لە ئارادایە؟ بەڵ دواتر دەگەڕێمەوە لای بەڕێزت کاک دکتۆر. ماوەسە مەسعود دەگەر بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە حکومڕانی هێزە کوردیەکان بۆ نمونە لە کانتۆنی عەفرین. پێتان وایە هیچ هەڵەیەکە بووە لەو ماوەیە کە ناتوانێت بۆ نمونە یاخود باز لەوە دەکرێت کە هۆکاری دەستبەردار بێدەنگی ئەمریکا دەگەرێتەوە بۆەوەی کە ئەوان سەرەتا لە کانتۆنی عەفرین لەگەڵ رووسیا جۆرێک لە هاوپەیمانیان هەبوو؟ دەزای چۆنە ینی ئێمە ئاگاداری ئەوی بین ئەوەی کە ئێمە تەوەقوعمان نەدەکرد ئەوەیە لە کوردستانی ڕۆژئاوا حرەکەیەکی وا جوان دروستبی چکە کوردستان کوردی سووریا یەکجار زۆر چەوسا بوونەوە. تەنانەت دەستوری سووریا 51 جار ناوی ئومەی عەرەبی تێدا بوو، بۆ یەک جاریش ناوی کوردی تێدا نەبوو. بوونە میلەتێکی پەرشوو بڵاوی ژێر دەستەی فەقیری عەرەبانچی دەرۆزەکە ینی وا هات ئەو یەپەگە هاتیە ئەو حرەکە جوانەی لە ناوان دروستکردە ئینسانی لەوێ دروستکرد کە ئافرەتان و پیاوانیان ئاوا شەڕکەر و جوان بێن، دەسەڵاتەکە و ئیدارەکەیان گەندەڵ نەبێن، موئەسەسات بی ئیدارەکی جوان، ئەوانە هەموو زۆر زۆر جوانە. بەڵام دەکرا ئەو هەموو ڕەسم و وێنەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و شیعاراتی پەکەکەی لەوێ نەرن چکە وەکو بڵێ کوردستانی ڕۆژئاوا کەوتە بەر قازی یان بەر ئاسۆی دووەلی. ئەوە جودایە یعنی ناکرێ بە واقعێکی قەندیلی تەعامل لەگەر کوردستانی ڕۆژئاوا بکەیت. قەندیل جودایە لە بۆ خۆی لەوێ شیعاراتی ئەستێرەی سووری هەرچی ناوی دێنێ ئەوە بە هەر حاڵ. بەڵام ئەوە نەدەکرا لایێ ئەوانیان نەدەکرد وایە باش بوو دەنا ئەوانی دیکە باقی ئیشەکانی دیکەیان زۆر زۆر خراپ نەبوو وا دەشکرا وەحدەتی وەتەنی فراوانتر ینی ئەو خەڵکانەی کە لێبوون هەمیان بەشداری پێ بکردا بوونایە ینی مەجالێک هەبووە لە بۆ لایتر کەمەک لەو شتانە کەم و کوڕی هەبووە ینی بەگشتی ئەم قسەکەیە. ئەمە هەم جارە ئەو برادرانەی یەپەگەیان پەکەکە دەبینین هەندێک شتی دووەلیان پێدرین. ینی ئێستا لە قەندیل هەرێمێک ڕاگەیاندرا، یعنی ئەو هەرێمە هەر هەبوو بۆ ڕای دەگەینی بۆ ئەوەی تورکیا ینی قازان بکە و ئێران تێبکەین و عێراق برێوەرن کاکە ئەوە هەرێمێکی لە ناو دەوڵەتی ئێوە ڕاگەیاندووە و سیادە ئێوە یعنی ئەوانە زۆر باشن دەبی مراعاتی ئەوانە بکرێت. دەنا ینی ئینسان هەموو جیهەتەکیش غەڵەتی هەیە ئەندێک لەو کەم و کوڕیانە هەبووە کە لە قازانجی تورکیا بە هەر بەگشتیش حرەکەی کوردی لە مارکسیەت و لە ئەلمانیەتی تند زۆر قازانجی نەکرد یاقیوە نییە ڕوو لەو
شانە بکە چۆن ئێمە دەڵێن وڵا ئەوان بە ئاین بە سوورەتی فەتح یان بە ئەنفال هێرش دەکەنە سەرەما ێ باشە بە ئێمەش بە سوورەتەکی بەرامبەروان بەرپەرچیان دەینەوە نەک مەجال بدەین کە ئەوان دیعایات و شتی لەسەر ئێمە بکەن ئەوانە هەموو حسابی گرنگێن حسابی لە بۆ وەکوبری لە بۆ کاریزمایەتی حرەکە لە بۆ کاریزمایەتی سەرکردە گرنگە بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە بەکارهێنانی بۆ نمونە ئاەتی قورآانی پیرۆز لەو هێرشانەوە لە بەرامبەریشدا ئێستا من ئەمڕۆ کاردانەوەی خراپ بینی بەرامبەر باینی پیرۆزی ئیسلام لە تۆڕە کۆمەڵایەتەکان هیچ ئەوەی کە ئێستا لە بەرامبەر بە کورد دەکرێت هیچ پەیوەندێکی بە ئیسلامەوەی کە لە ئەفرین دەکرێت نەخۆی دەزانین چۆنە ئەوە ڕەنگە ئاگادار بین بە زۆر جار هەیە بە ناوی پەکەکە مەسەلەن قورئان دەسووتێنرێ یان لە مزگەفت سوکایەوە هەونیە ئەوە ئەمە زۆر بەوردی تاقیقمان کردیا ئەوە بە ناوی ئەوانە حقۆیە ئەوانی زوو ئەو ڕوونکردنەوەانە بدەن ئەوانە دەستی تورکیایە لە ناو ینی دام و دەستگای هەندێک کوردستان یعنی شەڕنی هەر کوردستانی خوارولێ ئەو ئیشانە دەکەن نا یعنی ئەوانە دەبی ئاگادار بین بەڵام بەگشتی ینی نابی بەو شێوازەی جوابی چکگەر وا هەرتیەکە گواب بکە هەر حرەکەک لە دژایەتی دین بکە ئەوە ڕاستەخۆ خزمەتی داگیرکاری دەکا ئاگاداری ئەو ئیشانە بینەوە داگیرکاریش لەبەر بۆ ئەوەی دەی ئەو سوورەتانە یان ئەو ناوە ئیسلامیانە بەکاردێنی بۆ ئەوەی هەتا لە بەرامبەردا ئەو ڕەتفعلا هەبی بدەنە لە ئەسڵدا ئاینی ئیسلام لەگە داگیرکاری نییە لەگە چەوساندنەوە نەک ئاینی ئیسلام هەرچی ئاینە لە دنیای جەوهەری ئاینەکان هەر لە زەردەشتیەوە تا دەگاتە مەسیحی و یەهودی و ئیسلام هەمووی هیچی لەگە داگیرکاری دانێ لەگە ڕزگاریدایە ئەوە ئینسانەوە دەکەن بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر بگەڕێم وڵای بەڕێزت سەبە بێشتر بەڕێزت باسی بوونی ئاوەرە سووریەکانت کرد لە تورکیا کە باست لەو کرد ئێستا مەترسی گەڕانەوەیان هەیە و جێگیرکردنیان هەیە لە کانتۆنی ئەفرین بە بۆچوونی بەڕێز مەترسی گۆڕینی دیمۆگرافی ئەفرین هەیە و ئەو کوردەی کە 1 میلیۆن کوردیش لەوێ پێتان وایە ئێستا بەشێکیان ئاوارە بوون بەڵێ خۆی کێشەکە لەمەوە سەر هەڵەدا دانیشتوانی ڕەسەنی ناوچەکە ئاوارە ئەبن و دانیشتوانی ترکە لە منتقەکانی حەلەب و لە منتقەی تری سووریاوە ئاوارە بوونە و لە سووریا نیشتەجێ نەگەڕێنرێتەوە یعنی مەترسیەکە ئەوەیە کە ئەمانە بگەڕێنێنەوە ئەو منتیقانە و نیشتەجێ بکرێن لەو منتیقەیەوە خاوەنددارەتی و منتیقەیە بدرێتە دەست ئەمانە ئەمە مەترسیەکی ڕاستەقینەیە و ئەو هێزانەی کە ئەم سیاسەتە جێبەجێەکەن خەڵکی زۆر شەڕانگێزن و هێزی وەکو داعشن تقریبان یعنی ئەتوان بڵێن فەرقێکی ئەوتویان لەگەڵ داعشان نییە و ئەمانە هێزی تاڵانچی و فەرهودچین لە هیچ بەهایەکی مرۆڤایەتی ناگەڕێنەوە بۆیە مەترسی جێبەجێکردنی ئەم سیاسەتە و ئەو قووەتەی کە لە پشت ئەم هێزانەشەوەیە کە تورکیایە و ئەمانە یعنی ئەمانە پەروەردەکرا و شاگردی دەوڵەتی تورکیان ئەمانەش جێبەجێکاری ئەو سیاسەتن کە تورکیا پێی خۆشە یان تورکیا ئەیوێ بۆی ئەم مەترسیەکی ڕاستەقینەیە و لەسەر بارودۆخ و دیمۆگرافیای عەفرین و ناوچەکانی بەری ڕۆژئاوا فراد بە حەقیقی ئەم مەترسیە هەیە و پەیوەندیشی بە داهاتووی سیاسی سووریاوە هەیە بەڕاستی ئەمە چونکە ڕەنگە نظامی سیاسی سووریا کە ئێستا بە شارەستە سەرۆکایەتیەکە و هەموو ئیشاراتێ لە ڕووسیا وەرەگرێ ڕەنگە لە ئێستاە توانە و قدرەتی ئەو نظامە ئەوە نەبێت کە بتوانێت بەرەنگار و ئاستەنگ دروستکا بۆم هێزانە بەڵام لە داهاتووە ئەم هێزانە ئەبن بە حاکمی ڕاستەقینە و ئەم ناوچەیە ئەبێ بە بەشێک لە منتیقەی حکومڕانی تورکیا بۆیە مەترسی لەسەر یەکپارچەی خاکی سووریا هەیە مەترسی لەسەر داهاتووی و نەخشەی سیاسی سووریا هەیە بەگشتی هەرچەندە ینی مەترسیەکە بەقەدەر ئەوەی کە لەسەر سووریایە هەر ئەوەندەش لەسەر ڕۆژئاوای کوردستانە بەڵێ زۆر باشە بەس پێشتر سەرۆکۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان باسی لەوەش کردبوو کە دوای عفرین ئێمە ئۆپەراسیۆن لە کۆبانێ لە جەزیرە بڵین لە قامیشلۆ ئەنجام دەدەن ینی ئێستا کە پێشتر بەڕێستان باستان لەو کرد کە عفرین ناوچەی جێنفوزی رووسیا بوو لە کوردستانی ڕۆژاوە ئێستا و ناوچانی کە ئەمریکا تێدایە پێ دوایە تورکیا هێرشی بۆ بکات پێ دوای ئەمریکاش ڕنگدانەوەی دەبێت طبعا ئێمە ئازانین یعنی هاوکێشەکە لەوە گەورەترە تەنها لەسەر کورد و قوربانەکە تەنها کورد بێ هاوکێشەکە پەیوەندی بەوە هەیە کە ململانەیەکی نێودەوڵەتی لەسەر
خاکی سووریا هەیە هەر کەس دەیەوێت نفوزی خۆی لەسەر حسابی سووریا بەقوت بکە یان بە معنایەکی تر هەر کەس دەیەوێت هێزێکی کاریگەر بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە دەواازە و کلیلی سووریاوە داخلی ئەم هاوکێشە سیاسیە بێ یان ئەم منطقە سیاسیە ئەبێ بۆیە پێم وایە تورکیا ئەگەر سەرکەوتوو بوو لە ئەم ڕێکەوتنەی کە لەگەڵ ئەمریکا هەیەی و لەگەڵ رووسیا هەیەی و لەگەڵ ئێرانیش هەیەی بۆ داگیرکردنی ئەم ناوچانە و لەگەڵ عێراقیش هەیەی ئەمە ئەزانین ئێستا ڕێکەوتنیەکی با بڵێن ژوورێکی هەمانگی سەربازی هەیە لە نێوان ئێران و لە رووسیا و سووریایە ئەم ژوورە هەماهنگگیە سەربازیە ماگانە کۆ ئەبنەوە طبعا خەریتە و نەخشەی تازە و معلوماتی تازە ئەگۆڕنەوە لەسەرەوەی کە چۆن بتوانن ڕێک بکەون لەسەرەوە خاڵانی کە نارن بۆ هەر سێ دەوڵەتەکە ئێستا ئەم بێدەنگیەی کە لە پێشەوە باسان کرد نیشانەی ئەوەیە کە مجتەمەعی نێودەوڵەتی و ئەو هێزە سیاسیانەش کە لەم ناوچەیە هێزی کاریگەرن وەکو ئەمریکا و رووسیا هەمویان لەسەرەوە متەفق بوونە کە ناوچەی با بڵێن باکووری ڕۆژهەڵاتی سووریا بەم شێوەیە دابەشکرێت کە تا ئێستا هەیە نەخشە سیاسەکە بەو شێوەیە بێ کە رووسیا بەشێک لە ناوچەی بەڵێ کاکتۆر بەردەوام بەڵێ بەشێک لە ناوچەی ڕۆژهەڵاتی فڕاتی ئەمریکا بەشێک لە ناوچەی ڕۆژهەڵاتی فڕاتی بەدەستەوە بێ و ئێمە ئەزانین ئەمریکا لەم ناوچەیە زیاتر لە 12 سەربازگەی گەورەی هەیە ئەوە جگەلەوەی کە فەڕەنسا تەواجودی هەیە و بەریتانیاش تەواجودی هەیە لە ناوچەی ڕۆژهەڵاتی فڕات و لە ناوچەی باکووری ڕۆژهەڵاتی سووریا بۆیە ئەم معادلێت تەنها پەیوەندیدار نییە بە نفوزی تورکیاوە یان بە دەستێوەردان و لەشکرکێشەکانی تورکیا بۆ ڕۆژ ئاوای کوردستان ئەم مەترسیەی کە جەنابەت باسیەکەی لەسەر کوبانی و لەسەر جەزیرە پێم وایە مەترسیەکە هەیە و ئەگەری ڕوودان و گۆڕانی و هاوکێشانەش هەیە بەڵام ئەمە پەیوەندی بەوە هەیە کە سیاسەتی ئەمریکا بەڵێ داوای لەبن لە جەناب دەکەین کاک دکتۆر مامۆستا گەر بگەرم بۆ لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی ئایندەی کورد لە سووریا و پێشت وایە تورکیاوەی کە لە عەفرین کردی دەتوانێت بۆ کانتۆنەکانی تریش هێرش بکات بە تایبەتی و ناوچانەی کە ئەمریکا لێوە مەسەلەی فیدراڵەتی باکووری سووریا کە لایەنە کوردیەکان سەرپەرشتی دەکەن پێتان وایە چی بەسەر دێت؟ خۆی ینی دەبی باوردی ئاگدار بین با بڵێن رووسیا سلوکی دەوڵەتی رووسیا لەگای ئەمریکای زۆر لێکتیایە رووسیا زۆر خاوەنی پەیمان و ئەوانە نییە وەکو بێ دەوڵەتەکە ئەی پێدوی عقاید دەوڵەت ئەوانەی نییە ئەو هەمە بادی ئەوەبی ینی تەوەقع دەکرا رووسیا شتانە کە چکە لە پێشووتریش ئەو شانەی کرد ئەم نەمزانیا رووسیا یارمەتی دەری حرەکەیەکی تەحەروری بی لە دوای یەکێکی سۆڤێت کە ئەو کاتی پاڵپشتی حرەکە شوعیەکانی دەکرد بەڵام لە دوایەوە نەمزانیە شتی وایی کردی بەڵام ئەوەی ئەمریکا وانە ناتوانانی ینی زیاتر لە ژێر قیودا وەکو برێن نەوعەک لە مەبادی هەیە ینی هەر خەڵکەی زۆر ئەو قسەی دووبارە دەکاتەوە دەرێ سەداقەی دائیمە نییە و عەداوەی دائیم مەڵام مەسلحەی زۆر دەقیق نییە ئەو قسە نا زۆر جار هەیە ینی حساباتی مەبادیش هەیە لە عیلاقاتی دووری بۆیە ئەمریکا ئەگەر جوان زەین دەینێ کە هێزەکانی سەربازی سووریا بەرە و دێرە زۆر ڕۆی زۆر بەتوندی لێدان وەکو برێ پەیامێک بوو لە بۆ رووسیا و سووریا و تورکیاش کە ئەو منتیقەیە منتیقەی نفوزە پێگەی خۆی هەیە تا فڕۆکەخانەی هەیە ڕەنگە ئەردۆغان ئەو حەماقەتە بکە وەکو چۆن سەدام کردی لە کوێت و ئەوانە خۆ پێشتر سەدام هەر بەیان دەردەچووکاکە وامەکە ئێستاش خۆ یەکێتی ئەوروپا ئەمریکا و مەمتەحیدە هەموو ناوعەک لە هۆشداریاندا ئەردۆغانی مەیکە ئەو هەر کردی ڕەنگە تکرار دەکات ئەتا دەگاتە ڕادەیەک تووشی کێشە و قیود دەبی تووشی ڕەنگە بەندی حەوت ببی فەسلی حەفت لە میساقی مەمتەحید ئەوانە هەموو لە پێشن بەڵام لە کۆتاییدا ئەوەی لە عفرین کرا ناتوانانی لە کۆبانی و لەو جەزیرانە بکە کە لەو کانتۆنانە بکە کە ئەوەی ئەمریکا لێتی ئەمریکا باوەڕاستی دیارە ئەوەی قبول نییە بە هیچ جۆرێک بۆیە ڕەنگە معادلەکان وەرگەڕێ بەڵام پێتان وانە لە کۆتاییدا مەسەلەن ئەمریکا لە نێوان کورد و تورکیا هەڵدەبژێرێت بۆ نمونەگەر هێرشیش بکا بۆ سەرە و منتیقانە خۆی زۆر جار هەیە ئەو خۆی
دەبی ئێمە نەک بە عقلێتی سەدەی 20 دەبی عقلێتی سەدەی 21 تەمەشای عیلاقاتی دووەلی بکەین ئەو کاتی ڕاستە سەدەی 20 تەصحیحت الجزء من ئەجلی کول بوو ئەو کاتی تورکیا مهمتر بوو لە کورد بەڵام ئێستا زۆر جار هەیە ئەوماندی مەسەن لە بینی کۆسۆڤا و سربیا ئەوانەمان بینی یعنی ئایا کۆسۆڤای هەڵبژار یان سربیا کۆسۆڤای هەڵبژار کە کۆسۆڤا بێتەوڵەت بوو لە زۆر لای تریش ئەوانە دەبینی کاتە تورکیا ڕاستە لە ناتۆیە بەڵام ناتوانانی یعنی ئەو پێدرێژیە بەو دەرەجەی بکەچکەوەی ئێستا تورکیا دەیکا هەر لە سەرەتای ڕوخانی سەدام حوسێن و هاریکاری ناتۆ ناکە وەکو بری یاخیە و بەرەو لای رووسیا دەچی کە ئەوەش هەموو کەس زانی مستەقبەلێکی وای نابی وەلە بۆ کوردیش وا قازانجە کە لە ناتۆ دوور کەوتەوە بەرەو لای رووسیا بچی یعنی ئەو استراتیجێتە ئەوەی شارەزای استراتیژ و تەوازنی قووەبی دەزانی معنای چییە بەڵام لە کۆتاییدا ئەم پێم وایە ئێستا مستەقبەلی کوردەکانی سووریا بەرەو دەولیبوون دەچی بەرە ئەوی دەچی کە قراراتی تایبەتیان لە بۆ دەرچی و فیدرالیەتی وەکو بێ بوعدی نێودەوڵەتیشی هەبی لەوەی کە لە ساوەی بوعدی واقعی ئەرزشی سپاس دەکەم مامۆستاگیان سپاس دەکەم کاک دکتۆریان ببوورە لەو کاتە پەیوەندێکمان لەگەڵ بەڕێز بچرا کە باس لەوە کرد کە ڕەنگە مەترسی شەبێ ئەوەی کە لە عفرین دووبارە کراوە بۆ نمون لە بۆ کۆبانێ و بۆ قامیشلۆش ئەو هێرشانە بکرێت کاک حەشیم ئەمە پەیوەندی هەیە بە سیاسەتی بەڵ بەڵێ کاکتۆر بەڵ بەڵێ کاکتۆر بەڵ داوای لەبوون لە کاکتۆر دەکەین مامۆستاگەر بگەرم و لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە بۆ هەرێمی کوردستان کە باس لە ئۆپەراسیۆن دژی پەکەکەش دەکرێت لە هەرێمی کوردستانە پێتان وایە ئەمەش ئەنجام بدرێت لە داهاتوودا بەڵێ داوای لەبوون دەکەین مامۆستا دواتر ئەگەر دەرفەتە دەگەرم بۆ لای بەڕێزت کاک دکتۆر ومێت جەنابەت فەرموو کاتمان کەم پێدای فەرموو کاک دکتۆر بەڵێ بەڵێ داوای لەبوون لە کاک دکتۆر دەکەین ئەگەر بچینەوە بۆ هەولێر لای مامۆستا سەبارەت بە ئۆپەراسیۆنی لە هەرێمی کوردستان و لە قەندیل پێتان وایە هیچ چەمانگیەکە لە نێوان عێراق بۆ ئەنجامدانی ئەمە ئەم ئۆپەراسیۆنە لەگەڵ تورکیا خۆی ئێستا ئاشکراتر دەرچۆی پێشترێ بە تەحلیل بازەکرا ئێستا ئاشکرا دێرە ئەو هێزانەی تورکیا کە لە کوردستان باشووری کوردستان جێگیر بووە کە بە گوایە پارێزگاری لە حیزبە یان پارێزگاری لە هەرێم دەکات دەرکەوت عیدوانیە زۆر عیدوانیەکی خراپیشە و نیازی زۆر خراپیشی هەیە و ئێستا پێویستە هەموو کوردستان بە یەک دەنگ ئەو هێزە دەربکرێ بەڕاستی لە کوردستان چکە نیازی وایە نەکەر سنجار و قەندیل هەتا باس لە کەرکووک دەکا ینی نیازەکەی یەکجار زۆر خراپەوە جارێکی چەند جار بەڵام جارێک وەفدی کوردیش دەگەر بووە بە عێراقی گوتی ئەو هێزانەی ئێمە بۆیە لە کوردستان تا هێزەکانی ئێوە دەگاتە ئەوێ نیازی تورکیا زۆر خراپە وەکو بری سەودای مۆغریش دەداتە عێراق تورکیا بەڵام شتێکی ئەساسی هەیە ئێمە بڕک فراوانتر لە کوردستان لەسەر ئاستی شەرق ئەوسەد تەماشا بکەین لەسەر ئاستی شەرق ئەوسەد ئەوەیە کە تورکیا ینی جموجۆڵەکانی لەگە استراتیجێتی ئێران یەک ناکردەوە دەیەوێ قەندیل چۆل بکە بەڵام ئێران دەزانی ئەگە قەندیل چۆل کرا لە پاکەکەی داعش یان هێزێکی تیرۆریستی زۆر خەتەر دێتە قەندیل کە زۆر خەتەرە لەسەر ئێران و خەتەرە لەسەر حرەکەی کوردیش بۆ ئەو مەجالە نادرێ ئەو هاریکاریە نابی تورکیا چەند جارە ئەوەی دەرێ بەڵام نە ئێران نە عێراق یارمەتی نادەن و ئەو لەوەی سەرکەوتوو نابی ئینشاءالله بەڵێ سوپاس بۆ بەڕێزان مامۆستا مەسعود عەبدولخالق سەرۆکی دەستگای ستاندەر بۆ توێژنەوە ڕاگەیاندن کە لە هەولێرەوە لەگەڵ مامی هەروە زۆر سوپاسیش بۆ بەڕێز دکتۆر
ئومێد تەرەفیق سەرۆکی سنتەری لێکۆڵینەوەی ئایندەی کە داوای لێبوورن لە بەڕێزیان دەکەین لە کۆتاییدا نەمانتوانی کاتی زیاتر بە بەڕێزیان بدەین. سوپاس بۆ بینێرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ. لە بەرنامەی ئەندازەی ئەم جارەماندا باسێک لە بەرهەمی قیری شل بکەین و ئەو بەرهەمانەی تری کە لە قیری شل دروست ئەکرێن. یەکێک لە بەرهەمە گەورەکانی ئێمە گرەیدەکانی قیری شل کە هەموو جۆرەکانی قیری شل بەرهەمێنین لەم کارخانەیە. لە یەک کاتدا دەتوانین چون دوو ڕاکتۆرمان هەیە دوو نەوع لە یەک کاتدا گرەیدی قیر بەرهەم بینی. بۆ نمونە ئەو لایە بڵێ 60 بێ ئەو لایە بڵێ 40-50 بێت. ئێمە لە کارگەکەمانە بەشێک هەیە بە ناوی بەشی سەلامەتی و تەندروستی. وەک لە ناوی بەشەکە خۆی دیارە ئامانجی ئەم بەشە ئەوەیە کە گرنگی بدەین بەلایەنی تەندروستی و سەلامەتی لە ناو کارگەکەیە. لە تەشتی ئەوەڵدا وەکو خوسان لە قیرێکی تایبەت بەخۆی دەخوسێ لە قیری دووەمدا سومکەکەی دەگرێ و ئەوێش ئیدیل بە مەزبوطی فقط قیرە دێتە دەرێ. بەڵام کە دەگەینە ئەولا لە ژێرەوە ئالومنیۆم فۆی یا ئەو فۆی لە ئەو سیمەی کە دەیبینن لەوێدا لێدرێت. بەرنامەی ئەندازە دووشەممە کاتژمێر 9 بە کاتی هەولێر.